بڕیاری پاشەکشەی 2200 سەربازی ئەمریکی لە عێراق و ئاماژەی ژەنەڕاڵ ماکینزی بەوەی سوپای عێراق بەشێک لە هێز و توانای بۆ گەڕاوەتەوە بووەتە جێگەی سەرنجی چاودێرانی کاروباری استراتیژی و بە شێوازی جیاواز شرۆڤەی بۆ دەکەن. بەر لە سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ واشنتۆن بەشێکی بەرچاو لە میلیشیا چەکدارەکان گوشاری خۆیان بۆ سەر ناوبرا و چڕ کردبووەوە بۆ ئەوەی ناوبرا و داوای چوونەدەرەوەی هێزەکانی ئەمریکا لە بەرپرسانی ئەو وڵاتە بکات، بەڵام پشتگوێخستنی ئەو بابەتە بووە هۆی تووڕەکردنی ئەو میلیشیانە و لایەنگرانیان. بۆیە هەندێک لە چاودێران تیرۆر و توندوتیژیەکانی ئەم دوایەی شارەکانی باشووری عێراقیان بەو بابەتەوە بەستەوە. بەڵام جێبەجێکردنی پاشەکشەی ئەو هێزانە و سپاردنی بنکەکانیان بە سوپای عێراق ڕووداوێکی سادە نییە و بە شێوەیەکی ورد نەخشەی بۆ داڕێژراوە بە جۆرێک کە خواستی ئێستای هەمووان دەستەبەر دەکات بەبێ سەرکەوتنی لایەنێک بەسەر لایەنێکی تردا. لەم ڕووداوەدا مستەفا کازمی بە نایارەکانی دەڵێت ڕاستە هەموو هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق نەچوونەتە دەرەوە، بەڵام پاشەکشەی ئەو ژمارە زۆرەی سوپای ئەمریکا و کەمبوونەوەی سوپای ئەڵمانیا بۆ 500 سەرباز هەنگاوێکی گرنگە و نیشانەی ئەوەیە حکومەتی عێراقی بەرەو پێشەوە دەچێت لە بەدەستێنانی خواستی چوونەدەرەوەی ئەو هێزانەدا. مانەوەی بەشەکەی تریشی پارسەنگێکە بۆ حکومەتی عێراقی تا باڵانسی سیاسی خۆی لەگەڵ نایارانی ناوخۆیی و ناوچەییدا ڕابگرێت و قۆناغی ڕاگوزەر بە سەرکەوتویی تێپەڕێنێت. لەلایەکی تریشەوە سەرۆکی ئەمریکا یەکێک لە بەڵێنەکانی سەرۆکایەتی سەرکەوتن بەسەر داعش و برنەدەرەوەی سوپای ئەمریکا بوو لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا. لەم کاتەدا کە کەمپینەکانی هەڵبژاردن لە گەرمەیدایە برنەدەرەوەی ئەو هێزانە خواستێکی جەماوەرەکەی دەستەبەر دەکات بەبێ ئەوەی لە خواستی پنتاگۆن دەربچێت کە ئەوان بڕوایان وایە برنەدەرەوەی هێزەکانیان لە عێراق و ناوچەکەدا باڵانسی هێز بە قازانجی ئێران دەگۆڕێت، بۆیە 3000 سەرباز لە عێراقدا بۆ ماوەیەکی تر دەمێننەوە. بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی سەرۆکۆماری ئەو وڵاتە و فەرماندە سەربازیەکانیان ماوەیەکە لە لێدوانەکانیاندا ئاماژە بە شکستی سوپای ئەمریکا و هەوڵە سیاسیەکانی ئیدارەی ترامپ دەکەن لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا، بە تایبەتی لە گەماروی سەر وڵاتەکەیاندا. بۆیە برنەدەرەوەی بەشێک لە هێزەکانی ئەمریکا لە عێراق لە دوای ئەفغانستان بە شکستی واشنتۆن لێک دەدەنەوە و ئەوەش دەستکەوتێکی معنەویە بۆ بەرپرسانی تاران. لایەنگرانی مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بە پاساوی هەڕەشەکانی داعش و مەترسی سەرهەڵدانەوەی ناکۆکیە تایفیەکان بە چوونەدەرەوەی بەشێک لەو هێزانە نیگەران نین، چونکە بەشێکی بەرچاو لە هاوپەیمانان لە عێراقدا دەمێننەوە و دەتوانن باڵانسی سیاسی و سەربازی لە وڵاتەکەدا ڕاگرن و قۆناغی ڕاگوزەر سەرکەوتوانەتر تێپەڕێنرێت. لە دوای پاشەکشەی ئەو هێزانە و واژۆکردنی ڕێکەوتنی ئیمارات و ئیسرائیل دەست ئاوەڵاکردنی ئەو قەوارێ بۆ ئەوەی بە قازانجی یاسایشی خۆی بەشێک لە بۆشایی ئەمریکا لە ناوچەکەدا پڕ بکاتەوە. ئامادەنەبوونی کۆمکاری عەرەبی بۆ ئیدانی ڕێکەوتنەکەی ئەبوزەبی و تەلئەبیب و ڕەتکردنەوەی خواستی فەڵەستینیەکان لە هەمان کاتدا ئیدانەی دەستوەردانی ئێران و تورکیا لە کاروباری وڵاتانی عەرەبیدا نیشانەی هاوکێشەیەکی نوێی ئەمریکا و زلهێزانە بۆ ناوچەکە.